ڕۆژانە ئێمە توانەمانێت لە 60 بۆ 80 سیارە داخلی سایلۆکەمان بکەین. ئەمڕۆ وەرگرتنی گەنم لە جوتیارانی سنووری گەرمیان لە سایلۆی کەلار دەستی پێکرد. دیارە ئەمڕۆ ئەم ساڵ بەراورد بە ساڵی پار 11 ڕۆژ درەنگتر لە ساڵی پار سایلۆی کەلار کرایەوە بۆ وەرگرتنی گەنمی جوتیاران. منە ڕۆمەلای کاکاروانڕۆ بەڕێوەبەری سایلۆی کەلار کاکاروان سڵاو لێبێ. ئەمڕۆیەوە بۆ یەکەم ساڵ لە سایلۆی کەلارەکەنەوە دوای 4 ساڵ. پرۆسەکە چۆن بەڕێواچێەوە چەند گەنم لە جوتیاران وەرەگرن؟ سپاسان دەکەم و ئەبینم پرۆسەکە زۆر باشی بەڕێوەچێ و سایلۆی گەرمیان لە ساڵی 2021 تەواو بووە، بەڵام تا ئێستا نەمانتوانەوە گەرمی تێکەین بە هۆکاری نەبوونی فەرمانبەر. و ئێستا فەرمانبەرەکان ئەم ساڵ دامەزراون و هەمویان دەورانتیان خوێندووە و ئامادەن بۆ وەرگرتنی گەنم و ئەمڕۆ دەستمان کردو بۆ وەرگرتنی گەنم. باشە ئەم ساڵ دەتوانن چەندێک گەنم لە جوتیاران وەرگرنەوە بڕێ بۆتان دیاریکراوە چەند تۆن گەنم وەرەگرت لە جوتیاران؟ ئەم ساڵ بڕی 39,500 تۆن گەنممان بۆ دیاریکراوە بۆی لە جوتیارانی وەرگری و لە جوتیارانی تەمان هەموو ناوچەی گەرمیانە بە ناوچەکانی خانەخین و کەلار و کفریەوە. باشە ئێوە ئێستا لە وەرگرتنی گەرمی جوتیاران سایلۆکە هیچ گرفتێکی نییە؟ ئامێرەکان بە تەواوی شەکەن؟ بەڵێ بە دڵنیاوێمە ئامێرەکان پێشەوە شتاقیمان کردوونەتەوە پێشەوەی دەستکەین بە پرۆسەکە. بەڵێ بە هەموو شێوەیەک هەموو ئامێرەکانمان ئیشەکەن لە مختبەرەوە لە میزانەوە لە کۆنتترۆلەوە هەموو شتەکەمان بە تەواوی شەکەن و دەستمان کردەوە پرۆسەکە. هۆکاری دواکەوتنیان ساڵچی خۆی لە ڕاستیە ئێمە ئەم ساڵ دواکەوتنی ئەم ساڵ بە هۆکاری فەنی بوو. هۆکارەکەەوە بوو کە لیژنەی کۆنتترۆلی قەپانەکان لە وەزارەتی تجاری عێراقیەوە دێن بۆ چێکردنەوەی قەپانەکان نەهاتبوونە لامان. چاوەڕێوان بووین لە ڕاستیە ئەم شەو درەنگیانێکی شەو ئیشەکن تەواو بوون و ئێمەش دەستمان کرد بە ئەمڕۆ دەستمان کرد بۆ وەرگرتنی گەنم. خۆی لە ڕاستیە گەرمیان ساڵەکانی کەشکەلەیەکی 6 گەنم وەرەگری هەر کێشەمانەیە لەوە، چونکە گەرمیان ناوچەیەکی گەرمترە، زەویەکانمان زووتر دروێ ناکرێن، لە مانگی لە 5 دەستەکرێت بە دروێنەکردن و ئێمە لە 6 گەنم وەرەگری لەوە شار کۆتیان. بەڵام ئەوە لە دەسەڵاتی حکوومەتی عێراقی و هەموو هەرێمی کوردستان بە یەک پاکست تەحمولی لەگەڵاکەن. باشە کاکاروان ڕۆیە و ڕۆژانە توانن گەنم لە چەند جوتیار وەرگرن بە چ شێوازێک گەنم لە جوتیاران وەرەگرن؟ ئێمە ڕۆژانە گەرمی جوتیارانی ناوچەکە بە پێرێ و سەرەیە کە بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی گەرمان دیارێکە. ڕۆژانە ئێمە توانەمانێت لە 60 بۆ 80 سیارە داخلی سایلۆکەمان بکەین. باشە دەستەکان خۆش بە کاکاروان زۆر سوپاس دەکەم. بەڵێ وەکەوەی بینێن ئەم ساڵ بۆ یەکەم جار سایلۆی کەلار کراوەتەوە لێرە جوتیاران گەنمەکانیان ئەهێنە ئێرە لە ڕێگەی ئەمە لێرەوە بەتاڵیەکەن و لە ڕێگەی ئامێرەکانەوە ئەڕواتە ناو خەزانی سایلۆکە. دیارە وەک بەڕێوەبەری سایلۆی کەلار باسیلەوە کرد هۆکارەوەی ئەم ساڵ کە بەراورد بە ساڵی پار درەنگتر سایلۆکراوەتەوە باسی لەوە کرد کە چاوەڕی لیژنەیەک بوون لە بەغداوە و لیژنەکە شەوی ڕابردوو هاتوون و کارەکانیان تەواو کردووە. ئەمڕۆ یەکەم ڕۆژی وەرگرتنی گەنمی جوتیارانە و ئەم ساڵ سایلۆی کەلار 39,500 تۆن گەنم لە جوتیارانی سنوورەکە وەردەگرێت.